سڵاوتان لێبێ من پشتیوان جەلال لە ئەمڕۆ لە نوێمین دیداری سلێمانی لە خزمەتتانە دەبن. دیداری سلێمانی ئەمڕۆ زیاتر لە 600 میوانی لە خۆگرت کە دەیان سەرکردەی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە لێرە میوانداری کرابوو. جا من بۆ ئەوەی قسە لەسەر پەیوەندەکانی دەرەوەی عێراق بکەم، ئێستا لێرە لە گۆشەی کورسات نیوز میوانداری بەڕێز دکتۆر فەراد عەلایەدینم کردووە کە بەڕێزیان ڕاوێژکاری محەممەد شیع سوودانی سەرۆگۆزیرانی عێراقن بۆ کاروباری دەرەوە. دکتۆر بەخێربێ. سوپاس بۆم دەرفەتە. سپاس بێەوە. سەرەتامەوێت لە دیداری سلێمانیەوە دەست پێ بکەم. بوونی ئەم دیدارانە لە ڕووی پەیوەندیەکانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش تا چەند گرنگە؟ البەتە ئەوە چەندین ساڵە کۆمەڵێک دیدار هەیە لەوانە دیداری سلێمانی، دیداری مێری، دیداری جامعی دەهۆک مێپس کە بە شێوەیەکی زۆر بەرچاو ڕێک دەخرێ و میوانی باڵای ئاستی باڵایی لە عێراق و لە دووەلی عەرەبی و لە دەرەوەی منطقە لە ئەمریکا، بریتانیا، فەرەنسا وڵاتانە کە ئامادەی دەبن ئەوەش خۆی لە خۆیدا دەتوانی بڵێ کە نیشانەیەکی زیندووە بۆ ئەوەی کە سەقامگیری ئەمنی و استقرارێکی زۆر هەیە لە کوردستان و لە عێراق و بۆیە ژەو دیدارانە بایەخی خۆیان هەیە و گرنگن بۆ ئاڵوگۆڕکردنی بیرۆڕاب و زیاتر ئاشنابوونی خەڵک بۆ ئەوەی کە چی دەگوزارێ. بەڵ کاک دکتۆر سەبارەت بە پەیوەندەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ سەرەتا قسە لەسەرەوە بکەین. لە ئێستا داتوانین بڵێن پەیوەندەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ لە چه ئاستێکایە؟ یەکێک لە پرینسیپە زۆر گرنگەکانی ئەو حکوومەتە کە لەسەر لە ئاستی پەیوەندەکانی دەرەوە مەبدەیەکی گرنگ بوو کەویش علاقات دەبی بەشێک بی لە دروستکردنی پێدەڵێن المەسلحە المشتەرەکە بەرژەوەندی هاوبەش بەرژەوەندی هاوبەش بەڵام بە ئەساسێک کەوە العێراق ئەوەلەن ماتە کە بەرژەوەندی عێراقی بە یەکەم جار بەڵام بەرژەوەندی هاوبەش لەگەر دراوسێ و لەگەر وڵاتانی تر کە دروست بکەی بۆی عێراق دوور خەینەوە لە ئەوەی کە ببێتە ساحەیەکی سراعات بەڵکو ببێتە شوێنێک بۆ یەکگرتنەوەی لایەنەکان و ئەوەش بەشەکی گرنگی سیاسەتی ئەو حکوومەتە بوو و بە تایبەتی سەرۆکوەزیران کە لە هەموو دەرفەتەکاندا ئەوە جەخت دەکاتەوە کە بەرژەوەندی عێراق یەکەمە و دووەم شت کە بەرژەوەندی هاوبەش لەگەر جیران و شەریکەکانمان دروست بکەین و لەسەر ئەوە ئەساسش تەعاملیان لەگەر بکەین. ترەوە ژوای کردێکەوە عێلاقەیەکی زۆر فراوان دروست بۆ ئێستا دەتوانین بڵێن عێراق تەنها دەوڵەتە لە منتقەکە کە پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەر لایەنە ناکۆکەکان کە خەڵکی تر ڕەنگە ئەو میزەیە نەبیتن کە عێراق هەیە تێویژەوەیە کە بتوانی لەگەر هەموو لایەنەکان پەیوەندی باشێبی. بەڵێ ئەبینین عێراق لە داتای ناوەندە جیهانیەکان واروەها سندوقی نەختی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتیش لە ئێستاە ڕوو لە گەشەکردنەکە و پێشبینی باشی بۆ کراوە تا چەند ژینگەی عێراق لە ئێستا ژینگەیەکی هەندە لەبارەکە ڕاکێشانی وەبەرهێنەرانی وڵاتانی دراوسێ لە خۆ بگرێت. بە شێوەیەکی عام عێراق دەتوانێت بڵێ بازارێکی گەورە و گەرمە بۆ ئیستثماری دەرەوە و بۆ کارکردن لەبەرەوەی لە دوای چوار دەیە لە شەڕ و حەرب و پێکدادان ئەو وڵاتە تقریبان هەموو بنیەی تەحتی نەما کە بە شێوەیەک پێویستی بە هەموو شتێکە و لە هەمان کاتش عێراق وڵاتێکی دەوڵەمەندە کە سامانە سروشتیەکانی کە هەیەی بە تایبەتی نەوت یەکێکە لە دەوڵە گرنگەکانی کە سامانێکی نەوتی گەلک زۆری هەیە و توانای هەیە کە پارە پیا بکاتن بۆ ئەوەی کە بتوانێت ئەو پرۆژانە جێبەجێ بکاتن. بۆیە بۆتە جێگەیەک کەوا لایەنێکی زۆر لە مستەسمیرەکان لە دەرەوە دەیانەوێ بێن
ئیسtismار بکەن بەڵام پێشتر کەنیان دەکرد سێک لە سەبەبەکان نازێگیری و ناسەقامگیری لانی ئاسایشی بوو ئێستاکە سەقامگیرە ئێستاکە شەڕی داعش نەمایە کە و بە شێوەیەکی گشتی ئەو مەشاکلانەی کە هەبوو بەرەو نەمان ڕۆیشتن ئیترەوە وای کردێکەوە ئێستاکە وردە وردە کە عێراق ببێتە بازارێک بۆ و شوێنێکی زۆر بەرچاو بۆ ئستثماری دۆلی لە باسەکانی پەیوەند بە وڵاتانی دراوسێ عێراق هەروەک خۆش باس لەوە کرد کە عێراق لە ناوچەکە ئەبینین چ دۆخێکی باشیە لە ئێستا ئەبینین لە هەر یەک لە وڵاتانی دراوسێت چ ئێران بێت تورکیا بێ یاخود وڵاتانی دیکە بێت قەیرانێکی ئابووری هەیە قەیرانێکی دارایی هەیە بەردەوام دراوی وڵاتەکە ڕوولەتدا کشانە بەردەوام ئابوووریەکەی بەرەو خراپبوونە ڕوا عێراق چۆن توانێت ئەم پێگەی خۆی بەم جۆرە بهێڵێتەوە و کۆنتترۆلی ئەو دۆخە ئابوووریەی بکە هەڵبەتە یەک لە سەبەبەکان ڕەنگە ئەو چاکسازیانەیە کە کراوە دووەم ئەو هەر وڵاتە و بە لایانی خۆیەوە ئێستا مەسەن باسی ئێران دەکەی ئێران چەندین ساڵە لەژێر حیسارێکی گەورەی ئابلوقەیەکی گەورەی ئەمریکیدایە کە ڕێگەیان لێگرتن کەەوە نەوت هەناردە بکەن کە مامەڵاتیان لەگەر بکرێەوە تەسیرێکی زۆری هەبووە لەسەر بارودۆخی اقتصادی ئێران مەسەلەن تورکیا مشکلەیەکی تری هەیە کە مەسلەی تەزەخمی گەلک زۆرە و ینی ئیدارەی مالی و اقتصادیان بە شێوەیە کەکەوە تەسیری لێ کردوون سیاسەتی بەنکیان وانە ئیتر ڕەنگە زۆر بابەتی جیاواز کە تەسیری کردووە بەڵام هەرچی لە عێراق تا ڕادەیەک توانیوێتی لەبەر ئەوەی نرخی نەوت گەلک بەرز بۆ و فترەیە و ئەو سەقامگیری کە باسمان کرد کە نموویەکی اقتصادی باش هەیە بەڵام عێراقیش بای خۆی تەحەدای گەورەی لە پێشە بە تایبەتی ئەگەر بێت و نرخی نەوت دابەزێ دروست بۆیە کارێکی زۆر دەبی بکرێتن ئەو هۆشداریانی کە زۆر جاک جۆمان لێ بێت لەبارەی دابەزینی نرخی نەوت بەم جۆرە بەردەوام بێ ئابووری عێراق تووشی کورتێنانە بێت تۆ تا چەند ئەم هۆشداری هاتی ئەکیید ئەگەر بێت و چکە بوجە لەسەر نەوت کە حساب کراوە $70 ئەگەر بێت و لە ژێر $70 بی ینی کورتێنانی داهاتی نەوت لە موازنە دەبێتن ئەوەش بە شێوەیەکی کاریگەر و ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر جێبەجێکردنی پرۆژەکان و تەمووی لێ ئەو پرۆژانە تر بۆیە ئەکیید کاریگەری خراپی باش بە دەرفەت یەزانم پرسیار لە سەر پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا بکەم لە ئێستایا پاشەوەی کە دۆناڵد ترەمپ کۆمەڵێک باجی گومرکی سەپان بەسەر ژمارەیە وڵاتە لە نێو لیستەکەدا عێراقیش بوونی هەبوو و ڕێژەیەکی باجی گومرگی بۆ عێراق داناوە لە ئێستا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق چۆنن و عێراق چۆن خۆی ئامادە کردو مامەڵە لەگەڵ ئەو سیاسەتە نوێی دۆناڵد ترەمپدا بکە ئەلبەتە پەیوەندەکان لەگە ئەمریکا پەیوەندێکی استراتیژیە و لە ئاستێکی باڵادایە سەرۆکوەزیران کاتێک کە سەرۆک ترەمپ بوو بە سەرۆکوەزیران تەلەفۆنیان بوو کە پیرۆزبایی لێ کرد و دواتر نامەیەکی بۆ ناردکەوە ئەم نامی پیرۆزبایی و دەستخۆشی و کە زیاتر پەرەپێدانی پەیوەندەکان بی لە نێوانیان چەندین مەسوولی باڵا لە وەزارەتەکانیان پەیوەندیان کردو بە سەرۆکوەزیران و بە وەزیری خارجیە و چەندین وەفدی ئەوان هاتۆتە ئێرە وەفدی شاندی بەغداد چۆتە ئەمریکا و ئەو پەیوەندە استراتیجی کە لە نێوانیانە بە شێوەیەکی بەردەوامە و بە هەمان شێوەیە لە تەحالوفی دووەلی لە شەڕی تێرۆریستەوانە و تازە لە بەغدا هەفتەی ڕابردوو شاندێکی گەورەی 60 کۆمپانیا 101 کەس بەشداری تێدا کرد لە ئەمریکیەکان کە هاتن بۆی تەماشای ئەو هەلا ئیستثماری و سنایانە بکەن کە هەیە وەفدێکی کۆنگرس هاتووە ینی پەیوەندەکان بە شێوەیەکی نۆرماڵ و پتە و بەڕێوە دەچیتن هەرچی سەبارەت بە مەسلەی باجە لەسەر هاوردە ئەو بەنسبەت عێراق تەسیرێکی زۆری نییە چونکە عێراق بە شێوەیەکی عام تەنها نەوت و مشتەقاتی نەوتی هاوردەی ئەو نێردەی
ئەمریکا دەکا کە ئەوەش لەو باجە گومرگیە لێخۆشبوونی هەیە لێخۆشبوونی تایە بۆیە تەسیرێکی ڕاستە و خۆی نابێت لەسەر پەیوەندەکان. سەبارەت بە کۆمپانیا ئەمریکیەکان لە ئێستا یابینین کرانەوەیکی باش هەیە بەڕووی کۆمپانیا ئەمریکیەکانەوە زۆر تموحیەوەیانەیە بێن لە عێراقەوە بەرهێنان بکەن. ئەمە چی وای کردووە کە کۆمپانیا ئەمریکیەکان خوازیار بن بێنە بازاری عێراقەوە؟ هەروەک پێم پێشتر باسمان کرد هەلی کار زۆرە لە عێراق، فرسەتی زۆر هەیە لە بۆ ئیستثمارکردن و ئەو سەقامگیریەکە هەیە و بە هەمان کاتیش حکوومەتی فدرال زۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ تشجیعی شەریکە ئەمریکیەکان دەکات کە بێن ئیستثمار بکەن بۆ بەرهێنان بکەن. لە هەمان کاتیش ڕەنگە مامەڵەکردن لەگەر شەریکە ئەمریکیەکان بە شێوەیەکی جیاواز دەکرێت کە لە زۆر شوێن هەیە بە ڕاستەوخۆ داوت دەکرێن و ڕەنگە هەندێک معایر هەیە لەسەر ئەوان تەطبیق نەکرێت ئیتر بۆی زیاتر تەشجیع بن بۆی بن بۆ عێراق. ئەوەش وای کردو کەوا شەریکاتی زۆر چاوی لەیە کە سەبارەت بە ڕێگای گەشەپێدان کە پرۆژەیەکی استراتیژی عێراقە و هەروەها زۆر خەون لەسەر ئەو پرۆژەیە بنیاد نراوە کە عێراق بێتە شاڕێیەکی باش لە نێوان ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوڕاست. ئەو پرۆژەیە تا چەند بە گرنگیەوە لێ ئەڕوانن و ئایا لە ئەرزی واقعدا جێبەجێکردنی نزیکە؟ ئەلبەتە پرۆژێ بە پرۆژێکی استراتیژی بۆ عێراق ژمارە دەکرێت و بەشێکە لەو سیاسەتێک کە باسمان کرد بەرژەوەندی هاوبەش دروستکردن لەگەر وڵاتانی دەوروبەر کە تو پرۆژێکی وا گەورە 4 وڵات بەشداری تێدا دەکات قەتەر و ئیمارات و عێراق و تورکیا کە منطقەی خەلیج لەگەر تورکیا لێک دەبەستێ و منطقەی ئاسیا لەگە ئەوروپا لێک دەبەستێ و لەگەڵ خۆشیدا سەدان هزار هەلیکار بۆ عێراقیان دروست دەکات، شاری سناعی دروست دەکات و هێڵی شەمەندەفەر و ڕێگەی ئۆتۆبان لە بەسرا بۆ زاخۆ ئەو بۆ حدودی تورکیا دەکاتن دروست دەکات. ئەوانە هەمووی گرنگی زۆر تایبەتیان هەیە و کارێکی زۆریش دەکرێت لەلایەن خەڵکی پسپۆڕەوە بۆ دروستکردنی ئەو مۆدێڵە مالیەی کەەوە ئەو پرۆژەیە لەسەری بەندە بێ و بەو زوانەش ڕەنگە کار دەکرێتن لەگەرە وڵاتانەی تر بۆ زیاتر بەرەو پێشچوونی ئەو پرۆژەیە ئاگال لێ مەسەلەن لە مینای فاو کە بەشێکی گرنگی ئەو پرۆژەیە بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆ دیوە. بەڵێ ئیشەکە بەردەوامە بەڵام ئێستا نهاتیتە سەرەوەی کە لەسەر ئەرز. با من لێرە یەک گلەیەکی با بڵین لایەنی کوردی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە لەگەڵ خودی پارێزگاری دۆکیشات گفتوگۆمان لەبارەی ڕێگەی گەشەپێدان کردووە باز لەوە کرێ کە تا ڕادێک هێڵەکە گۆڕدرا و بەناو هەرێمی کوردستانە نایە سوود لە هەرێمی کوردستان نابینرێت و هەرێمی کوردستانیش ناتوانێت سوود لەم هێڵە ببینێت. هیچ زانیارێک لەسەرەوە هەیە بۆچی ئەم ڕێگایە بۆ ئاراستە براوە بۆ سوود لە هەرێمی کوردستان نابینرێت؟ من لایەنی فەنی شارەزانیم بۆی بەڕاستەوخۆ وەڵامی و پرسیارە بدەمەوە بەڵام ئەوەی کە دەتوانم بڵێم حکوومەتی فیدرال لە نزیکەوە لەگەر حکوومەتی هەرێم هاوکاری دەکا بۆی هەر چارەسەری هەر کێشەیەک بی لەو بابەتە کە چارەسەر بکرێت و ناکرێتن هەرێمی کوردستان سوودمەند نەبێ لەم هێڵە پرۆژەیەکی لەو جۆرە بێجگەلەوەش ئەوەی کە ئەو هێڵە ئەگەر مەسارەکەی هەرچبی بەڵام چەندین وێسکەی هەیە کە ڕەبتی ئەو هێڵە دەبێتن جا لە دهۆکە لە حتا لە هەولێرە حتا ڕێگای لاوەکیە بێتەوە سەر کە دێت ڕێگا شار ڕێگەکە وایان دەتوانی بڵێ هەموو عێراق سوودمەند دەبێ و ئەکیدەن هەرێمی کوردستان دەبێت زۆر سوودمەند بێ. بەڵێ دوایین پرسیار لە کاتمان گرتی هەڵبەت بەس دوایین پرسیارمانەوەیە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت هەرێمی کوردستان کامە تا ڕادەیەک بۆتە پەیوەندیەکی دەرەکی چونکە تورکیاش لە نێو پرۆسەکەیایە و هەروەها کۆمپانیەکانی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک بەشێکیان زۆرینەیان کۆمپانیای بیانین. هیچ زانیاریەکەیە هەناردەی نەوت هەرێمی کوردستان کەی دەست پێ دەکاتەوە کێشەکان چارەسەر بوون؟ گفتوگۆکان بەردەوامن لەگە بینی هەرێم و بەغدا و چەندین شاندی هەرێم هاتوۆتە بەغدا و دانوستاندن زۆر کراوە بەوە خیرەی شاندێکی کۆمپانیەکانیش لە بەغدا بوون. ئەوەی کەماوە هەندێک لایەنی فەنیە بۆ ئەوەی کەوا بگەنە چارەسەر بگەنە حەلێکی مشتەرەک
و لە دوای ئەوە کەەوە هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە کۆمپانیاکان چەندین دەتوانین بڵێن خاڵێکیان هەیە کە دەیانەوێت جێبەجێ بکرێت یەک لەوانە قەرزە کۆنەکانیانە کە لەلایەن هەرێمە کە میکانیزمێک بدۆزرێتەوە بۆی ئەو پارانەیان بدرێتێ ئەو قەرزانش کە قەرزی حکوومەتی هەرێمە تر چۆنی ئەوە لە لایەکە لایەکی تر مەسلەی تێچووی نەوت کە لە یاسای بوجە 16 دلاری بۆ دانراوە لە هەمان کاتیش کە لایەنێکی سێم دەبێت تەعین بکرێت بۆ ئەوەی هەڵسانگاندن بکات بۆ تێچووەکان تێچووی ڕاستی اینجا ئایا 16 دلارە 20 دلارە 10 دلارە هەرچەند دلارە چەندێکا و کۆمپانیای ئەو کۆمپانیا کە دەتوانێت شیکاری و هەڵسانگاندن بکات بۆ تێچووە ئەوەش پێویستی بە هەندێک کاری فەنی هەیە لەلایەن و بەردەوامە پرۆسی هیچ کاتێکی نزیکەیە بۆ دەست پێکردنەوەی بەردەوامە چارەسەربوونی ئەم کێشانە ینی تەسەورم وایە کە لە بەرژەوەندی هەردوو لایەک کە چارەسەر بدۆزرێتەوە بۆیە ئەمەل هەیە کە بگەنە نەتیجە بەڕێز دکتۆر فەراد علایەدین ڕایۆشکاری محەممەد شیاع سوودانی سەرۆگۆزیرانی عێراق بۆ کاروباری دەرەوە سوپاس بۆ ئەم دەرفەتە